زیانی حەسوودی چیە؟ حەسوودی زیانە چیە بۆ خۆی؟ بەڕای من یەکەم شت وەکو ئەوەی کرم بسێتە ناو مێشتی ڕێک مێشت خۆی بخواتەوە دەکرێت شتێکی لەو بابەت کەواتە ئەوە لێرە ئەو قسەیەمان بۆ دروست دەبی کە بەردەوام ئەتوو خەمت هەیە. یعنی یەک لە زیانەکانی حەسوودی ئەوەیە خەمەکی بەردەوامت هەیە، قەلەقی دوو دڵی هەز دەکەی هیچ کاروبارێک بە باشی ناڕۆ بەڕێوە، هەز دەکەی پێش ناکەوی، هەستی ئەوە لە هەستی نەرێنی لەلات دروست دەبی، هەستی ڕەشببینی لەلات دروست دەبی، دائیمە ناڕازی بەو نیعمەتانێک کە خوای گەورە بەتویدایە، ئەوانە هەموو زیانن. باشە زیانەکی دیکە مەسەلەن قەت ئەتوو لە جێگەی خۆتەوە دەوەستی تەواو هەنگاوی دیکە ناوێت لەبەرەوەی دائیمە خۆت بەراورد کردێ بە کەسانی دیکە، کەسانی دیکە شتێکیان تێدا ئەتوو تێدانە جا بۆیە دائیمەن چاود لەسەر کەسی بەرامبەر ئەگە دوو کەس پێشبڕکێ ڕاکردن بکەن ئەوەی تەنیشتی ئەگەر تەمەشا ئەوەی تەنیشتەکەی خۆی بکە یەکەشیان تەمەشا پێشە خۆی دەکا یەکەشیان تەمەشا تەنیشتە خۆی دەکە بزانێت چۆن ڕادەکا ئەوەی تەمەشا پێشە خۆی دەکە زووتر دەگا لەبەرەوەی هیچ ئاوڕۆکی لەوی نەدایتەوە، بەڵام ئەوەی تەمەشا تەنیشتە خۆی دەکە و بڵین ڕاش دەکا ئەوە درەنگتر پێی دەگا و جگە لەوە ڕەنگە شتێک بێتە پێشی خۆی لێ بدا دوا بکەویتن لە ژیاندا دوا دەکەوی. وای لێدێ یەک لە زیانەکانەوەی هیچ ئامانجێکی نابی، چونکە ئینسانی حەسوود لۆ بێ ئامانجا لەبەرەوەی حەسوودی دەبا دایمەن مێشتی بۆ شتانە پڕە کە ئیرەی بە خەڵکی دیکە بە جێ پلان و ئامانج و هەنگاونان و سەرکەوتن و ئەو شتانەی تێدا نیە. لە بڕیەوە پڕیەتی لە حەسوودی پڕی کردێ لەو شتانە لە ئیرەیی بردن.